ئامادەی تریشەوە توانم بڵێم زۆر باشترە لە شارەکانی تری کورد. ئەمڕۆ دووشەمە 21 دوانزە لە ئامادەی پیشەسازی سلێمانی کچانی نمونەی ئامادە بووین بۆ مەراسیم و دابەشکردنی خەڵاتی کۆمەڵی خوێندکارانی کوردستان. زۆر بەسپاسەوە کە بەخشیانە خوێندکارە سەرکەوتۆکانان کە ئەمساڵ لە پۆلی 12 سەرکەوتون بۆ پۆلی بۆ زانکۆکان یا بۆ پەیماگاکان. ئەم بەسەرکردنەوە ئەم بە دوادەچوونەوە ئەم نرخاندنەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کاری یەکەمیان نییە، بەڵکو لە پێشتریش یەکێ لەو پرۆگرامانە و بەرنامانیان کە هەبووە فستیڤاڵی زانستیان ساز کردو بۆ خوێندکارانی پیشەیەکان و بەرنامیان هەبوو بۆ چاکردنی پیشەیی و هەوڵیان ناوە. ئمڕۆژێکی لەو بەرنامانەوەیە کە ئەو خوێندکارانە بەسەر کردەوە. ئێمە زۆر سپاسیان دەکەین و خوێندکارانی پیشەیی یەکێکە لەو بەرنامانەی پەروەردە و وەزارەتی پەروەردە کە لە داهاتوە گۆڕانکاریەکی ڕیشەیە بکرێ بۆ ئەوەی بتوانین ئەو فشارە زۆرەی کە لەسەر خوێندنی ئەکادمیەیە و لەسەر زانکۆ و پەیمانگاکانە کەم بێتەوە بەوەی بەکردنەوەی کۆمەلگایەکی پیشەیە کە دەمێکە لە مێژە ئێمە شەما بۆ کردووە و دامان ناوە لە بەرنامەی پەروەردە. و ئەگەر ئەم قەیرانی دارایی و لەگەڵ ئەم شەڕی جەنگی ئینسانانەی داعش نەبووە ڕەنگە ئێستا خوێندنی پیشەی هەنگاوێک و بەرنامەیەکی باشتری بە دوای خۆی بەهەنەیە و ئومێدەوارین لە داهاتووە ئێمە بتوانین لەو کوردستانە لەسەر تاسەری وڵاتەکانی دەوروپشتمانە کە خوێندنی پیشەی ئەو بایەخی پێنەدراوە ئەم بین بە نمونەیەکی جوان بتوانین ئایندەیەکی باشتر بین بە خوێندکارانمان لە سەرکەوتوو بین.